سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش ئێمە وەکوستافی ئێوارەی سلێمانی دەمانەوێت لەم 16 ڕۆژەی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژی خێزان و ئافرەتان بە خۆشحاڵیەوە پرۆگرامەکەمان تایبەت ئەکەین بۆ بابەتە و لە سەروبەندی هەڵمەتی 16 ڕۆژەی بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژی ئافرەتان و خێزان دەمانەوێت قسە لەسەر ڕۆڵ و کاریگەری ڕێکخراوەکانی تایبەت بە ژنان و ئافرەتان لە کەمکردنەوەی توند و تیژیدا بکەین و میوانەکەشم زۆر بەڕێز دکتۆرە بەسمە حەبیبە کە بەڕێزیان سەرۆکی ئەکادیمیای ژنانە بۆ سەرکردایەتی لە عێراق. دکتۆرە سڵاو لێبێ و سپاس بۆ ئامادەبوونت. سڵاوت لێبێ، سپاس دەکەم، ممنون، زۆر خۆشحاڵم. منی شەروە زۆر خۆشحاڵترین دکتۆرەگیان. دکتۆرەگیان سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێکەم کە باس لە ڕێکخراوەکانی ئافرەتان و ژنان بەگشتی ئەەکەین کە لە دوای دەرکەوتنیان هەمیشە باس لەوە ئەکرێ لە دوای دەرکەوتنی ئەم ڕێکخراوانە هەمیشە کێشەکان زیادی کردووە، بۆ نمونە بە تایبەت توند و تیژی زیادی کردووە. تۆ بزانم ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە؟ بەڵێ، بە تەکیدی وجودی ڕێکخراو، ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و ڕێکخراوی ژنان بە تایبەتی ئەمە خۆی بۆ خۆی یەکێکە لە خاڵە پێشکەوتۆکانی هەموو کۆمەلگایەک. کۆمەلگایەکی ڕێکخراوی تامەمە بیرمانێت کاتی ڕێژیمی بەعەس ڕێکخراوی NGO نەبوو، لەبەرەوەی ڕێگە نەئەیە بە ڕێکخراوی جەماوێرەکان و ڕێکخراوە کۆمەڵگەی مەدەنی ڕۆڵی خۆیان ببین لە ناو کۆمەلگایە. ڕێکخراو خۆی وەکو پردێکە لە نێوان خەڵکو و دەسەڵاتە، ئەو لایەنن کە دەنگی خەڵکەکە ئەگەینن بە دەسەڵات، لە هەمان کاتیشە دەورێکی ڕێقابی ئەبینن لەسەر دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی تەنانەت دەسەڵاتی تەشریعیش دەتوانێت ئەویان هەیە ئەتوانن بچن لە هۆڵەکانی پەرلەمان لە جەلسەکان بەشدار بن، چاودێری جەلسەکە بکەن و تێبینی و لە حەزاتی خۆیان بنووسن. لەبەرەوە ڕۆڵێکی زۆر گەورەیان هەیە. ئەو پرسیارەی جەنابەت کە باسی ئەەکەی کە بەداخەوە ڕۆژانە ڕوبەڕوومانە بێتەوە، یعنی کە ژنێک ئەکوژرێ یان تەنانەت ئێستا مناڵێکیش ئەکوژرێ یەکسەر خەڵکەکە هاوارەکەن ئەڵێن ڕێکخراوەکانی ژنان کوان. ئەمە خۆی بۆ خۆی بەڕاستی ئەوە ئەگەیەنێ کە ئێمە فریاد ڕەسەکەین کە خەڵکەکە لەلایەکەوە ئەتوانین بڵێن شتێکی باشە کە خەڵک چاوەڕێ ئەوەمان لێ ئەەکەن کە ئێمە گۆڕانکاری بکەین، بەڵام لە هەمان کاتشە ئێمە لە بیرمان نەچێ ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی بەشێکی بچووکە، دڵۆپەیەکی بچووکە لە دەریای کۆمەڵگەی مەدەنیدا، لە دەریای دەسەڵاتە. ئەو گۆڕانکاریانەی کە ئێکا گۆڕانکاریەکە بە پێ ئەو توانایە کە هەیە. دوای ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی پسپۆڕیان هەیە، هەر ڕێکخراوێک پسپۆڕە بە بابەتێک. یعنی ئێستا ڕێکخراوەکەی ئێمە کار بۆ پێگەیاندنی ژنان ئەکە بۆی ببنە سەرکردە. لەبەرەوە من لەوانەیە کار لەسەر توند و تیژی بکەم، بەڵام لایەنێکی کەوە بە واقعی ناچم لەگەڵ ئەو ژنانەی کە ڕوبەڕووی توند و تیژی بوونەتەوە، مەسەن شاڵتەریان بۆ پێیاکەم یا مەسەلەن دیفاعیان لێ بکەم، ئەوە تەخەسوسی ئێمەنێ. لەبەرەوە ڕێکخراوەکان هەرچەند زۆرن، بەڵام پسپۆریان هەیە، لەگەڵ پسپۆرەکەشیان تواناکانیان کەمە، ئیمکانیاتە بە تایبەتی ئەتوانە بڵێم ئیمکانیاتی مادی. ئەو دەسەڵاتە فراوانەمان نییە ئێمە بتوانین گۆڕانکارێکی گەورە لە کۆمەلگا دروست بکەین. ئەمە لایەکی تر ئەمە زۆر گرنگە باسی بکەم. خەڵکەکە ئەڵێ ڕێکخراوەکان وایان کردو کە توند و تیژی زیای بێ. نەخێر، ڕێکخراوەکان وایان کردو کە ژنان ئیدێونە بێدەنگ نەبن، یعنی ئەو ژنیان وشار کردوتەوە بۆ مافەکانی خۆی کە ڕوبەڕووی توند و تیژی ئەبێتەوە. ئەزانێ لایەنێک هەیە، یاسایەکە پشگیریەکە، لەبەرەوەی لەلایەنی یاسایی کۆمەڵێک ڕێکخراومان هەیە ژنان وشارەکەن بۆ ئەوەی بزانێ مافەکانی چییە. لە لایانی شاڵتەرەوە ئەزانی جهتێکە ئێستا مەسەلەن بە خۆشحاڵیەوە بەڕێوەبەتی بەرەنگاربوون و توند و تیژیمان هەیە کە ئەمە نەتیجەی خەباتی چەندها ساڵی ڕێکخراوەکان بوو. یاسای بەرەنگاربوونەوەی توند و تیژی خێزانیمان هەیە کە ئەمە هەر یەکێک بوو لەو کارانەی کە چەندها ساڵ ڕێکخراوەکان هەڵمەتی داکۆکیکردنیان لەسەر کرد. لەبەرەوە ئەمانە هەمووی وای کردووە کە ژنان ئیدی توند و تیژی قبوڵ نەکەن، کە ڕوبەڕووی توند و تیژی ببێتەوە ئەزانی لایەنێکەیە ئەی پارێزێ و کوجاران نییە لە ماڵەوە بێدەنگ بێ و قبوڵی کا و تەحملکە کە بینیمان چەندها ژنان ئەکوژران ئەیانوت خۆی کوشتووە، یان ژنەکە تەباخ تەقیوەتەوە، یان نازام چی، کە هەمووی زۆربەیان، ناڵێم هەمویان، زۆربەیان لەوانەیە گومانی ئەوەیان بێکە کوشتن بووە بەڵکو خۆکوشتن نەبووە. ئێستا خەڵکەکە گەیشتۆتە ئاستێک کە بزانێت کە ئەمانەی توند و تیژی ژنان کە ڕوبەڕوویە تەبعاً تا ئێستا زۆر کەسیش ماوە، ئێستا زۆر ژنانمان هەیە نەگەیشتنەتە ئەوستا، بەڵام لە چاو جاران ئەتوانین بڵێم گۆڕانکاریەک لە کۆمەلگاکە دروست بووە. بۆیە خەڵکەکە ئەڵێن
ژنان وان لێ هاتووە کە مەسەلاً زیاتر داوای ئازادیەکەن لە هەمان کاتیش ئەڵێن وڵات توندوتیژی زیاد بووە. توندوتیژی زیاد نەبووە، بەڵکو هوشیاری ژن زیاد بووە بە دەرەجەیە کە بتوانێت داوای مافەکانی خۆی بکە. زۆر باشە. بزانم دەگوترێ لە هەر کاتێک ئەگەر هۆشیاری نزم بێت ڕێژەی توندوتیژیش نزمەوە، گەر بە پێچەوانەکەشەوە باسی بکەین، هەر کاتێک هۆشیاری بەرز بێ ڕێژەی توندوتیژیش بەرزە. ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە؟ بۆ ئەوەی ئەگەڕێنیتەوە کە تاک ئیتر مەسەلەن ئەوێ دەنگی ببیسرێ بە تایبەتیش مینە کە ئێوە لەو چوارچێوەیە دەبچێت و دەنگی ببیسرێت. بەتەکیدی ینی ئێمە ئەسەگەر ئێستا بین بۆ ئەمە چەند هۆکاری کە یەکەمیان ئەوەیە لایەنی هوشیاریە، دووەم شت شێوازی پەیوەندی ئاسانتر بووە. یعنی جاران ئێمە گەربیرمان بێت کە قەسفی هەڵەبجە کرا، ئەو تاوانە زۆر گەورەیە زۆربەی وڵاتان پێیان نەزانی، لەبەرەوەی ئەو پەیوەندی ئاسانەی کە ئێستا هەیەوە ئەکا ئینسان لە ماڵەکەی خۆشی ڕوبەڕووی توندوتیژی بێتەوە، ئەتوانی زۆر بە ئاسانی پەیوەندی دروست بکە، هەر لە ڕێگەی فێسبوکەوە توانێت لایڤێک بکاتەوە. بۆ نمونە ینی ئەو گەیاندنی هەواڵی توندوتیژی ئاسانترە لەوەی جارانە، خەڵکەکە بە ئاسانتر ئەتوانن بگەنە لایەنی پەیوەندیدار بۆ ئەوەی بڵێن توندوتیژیمان بەرامبەر کرا. دوایی هێڵی سوور هەیە کە تۆ یەکسەر تەلەفۆنیان بۆ ئەەکەی یەکسەر وەڵامت ئەێنەوە، دوایی شێوازی توندوتیژیش زیاتر بووە. یعنی جاران لەوانەیە توندوتیژی زیاتر بە ناوی شەرەفەوە بووە، یان هەندی کێشەی کۆمەڵایەتی و خێزانی هۆکارەکان بووە. ئێستا توندوتیژی ئەلکترۆنیمان هەیە کە ڕۆژانە وای کردووە چەندها کچ یان خۆیان بکوژن یا مەسەلەن هەڕەشیان لێ بکرێ، کە وای کردووە شێوازی توندوتیژیەکان ئەتوانین بڵێن ئەویش مۆدرن بووە، شێوازی تازە هاتوۆتە پێشەوە، کە بە خۆشحاڵیەوە ئێستا بینین مەسەلەن لایەنی پەیوەندیدار من هەموو جارێ سوپاسیانەکەم بە تایبەتی سەبارەت بە توندوتیژی ئەلکترۆنیەوە کە زۆر بە شێوازێکی پسپۆرانە و ئاگاین لە لایەنی نهێنیەکەیە. یعنی ئەو کچەی بە تایبەتی ئێمە کچیینمان هەیە، هەرزەکارمان هەیە، مناڵن، کەم ئەزمونن، لەوانەیە ڕوبەڕووی بابەتی وابینەوە بترسن لە ماڵەوە باسی بکەن. ئەمە زۆر بە ئاسانی پەیوەندی ئەکا بە ژمارەیەکی زۆر کە وابزانام ڕستی دوشتیشی ناوێت، یەکسەر وەڵامی ئەێنەوە نهێنەکەنی پارێزێنی دێجاریش کێشەکەی بۆ چارەسەرەکەن بەبێ ئەوەی دایک و باوکشی بزانن. ئەمە خۆی بۆ خۆی بەڕاستی جێگەی خۆشحاڵیە کە وای کردووە تا ڕادەیەک باشتر بێ، بەڵام ئەبێ هوشیاری بەردەوام ببێ بۆ ئەوەی گەنجەکانمان بزانن کە سێڤیزێکی وا هەیە و ئەتوان بەکاری بێنن. بزانم هەبوونی سۆشیال میدیا لە ئێستادا، جۆرەکانی سۆشیال میدیا کە لە ئێستا چەند ئەپێک بەرچاو لە کوردستان و لە عێراقیشا کاری پێئەکرێت، ئایا هەبوونی ئەو سۆشیال میدیانە نەبووتە هۆی ئەوەی مەسەلەن ڕێژەی توندوتیژی زیاد بکاوە، جۆرەکانی توندوتیژی وەکو خۆشت ئاماژت پێت کرد کە ئێستا توندوتیژی مەسەلەن جیاوازترە وەک لەوەی لە ساڵانی پێشوە هەبوو، ئەمە نەبووتە هۆکار بۆ ئەوە؟ بەتەکیدی یعنی ئێمە پێرار هینێکمان هەبوو، پرۆژەیەکمان هەبوو، هەڵمەتێکی داکۆکیکردنمان کرد بۆ هەموارکردنی یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی. ئەم یاسایە تەبعەن یەکێکە لە دەستکەوتەکانی بەڕاستی هەرێمی کوردستان کە زۆر بەباشی ئەتوانین بڵێن چارەسەری ئەم کێشەی کردووە، بەڵام ئەم یاسایە لە 2008 دەرچووە کە ئێمە ئەزانین ئێمە بە لەحزە تەکنەلۆجیە پێشەکەوێ و ئەگۆڕێ. لە 2008ەوە تاکو ئێستا زۆر شت مەسەن ئەو ئاپانەی کە جەنابەت باسیەکەی، ئەمانە هەمووی بابەتن ئەبێ لە ئەم یاسایە وجودی هەبێ و ئەبێ سزاکان توندوتیشتر بن بۆ ئەوەی خەڵکەکە نەک زیاتر بن، بۆ ئەوەی خەڵکەکە ئەوانەی کە تاوانبارەکان ڕەدع بێت، چکە تا سزاکە گەورە نەبێ تاوانبارەکە ڕەدع نابێ، بێت تۆ خەڵکانی کەشکە ئەبینن سزاکەی قورسە ئەوانیش ئەگەر بە تەمای شتێکی ئاوا بن توورەکەونە و نایکەن. لەبەر ئەوەی کە ئێمە ئەیبینین ئەم یاسایە تەبعاً ئێمە هەموارمان کردووە ئەوەی کۆمەڵێک دانیشتنمان ساس کرد لەگەڵ کۆمەڵێک پسپۆر لە ڕانیە و لە قەڵاجزێ و لە کەلار و لە سلەیمانی و لە هەڵەبجە و بۆ ئەوەی پسپۆرەکان ڕای خۆیان بڵێن سەبارەت بە یاساکە و هەموارمان کرد. ڕەشنووسەکەی حازرە، بەڵام چاوەڕێەکەین پەرلەمانی کوردستان دانیشن بۆی پێشکەشیان کەین. ئەم هەموارە زۆر زەڕورێتە بۆ کەمکردنەوەی ئەو تاوانانەی کە لە ڕێگەی ئەلکترۆنیەوە ئەنجام ئەدرێ. زۆر باشە. بزانم دکتۆرە ئەگەر باسی بکەین، باسێکی ڕابردوو بکەین لەناو خێزانەکاندا،
هەمیشە بینیمانە خودت باسییان کردووە بیستمانە کە ڕێژەی توندوتیژی زۆر کەمتر بووە وەک لە ئێستا. ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە؟ بۆ ئەوەی ئەگەڕێنیتەوە کە لە ڕابردووە توندوتیژی نەبووە یاخود بە ڕێژێکی کەمتر هەبووە یاخود هەبوو بەڵام باس نەکراوە. ئەتوانی بڵێ تەمان ئەمە کۆمەڵێک هۆکاری هەیە. یەکەمیان لایەنی کۆمەڵایەتی و دابوونەریت ئەو وەختە زۆر زاڵ بۆ بەسەر خەڵکەکەەوە. مەسەلەن زۆر تەبیعی بووە ژنێک لە لایەنی مێردەکەی و توندوتیژی بەرامبەر بکرێ، بەڵکو نامۆ بۆ ئەگەر دەنگی بەرز بکاتە بڵێ قبوڵی ناکەم ئەنوت عیبە و نابێ قسە بکەی و هەموو ژنێک لە لایەن مێردەکەیەوە توندوتیژی لەبەرەوەی دابوونەری تێکێک بۆ لە هۆکارەکان کە ڕێگەی داوە ئەو دەسەڵاتەیەوە بە پیاو کە توندوتیژ بێ. من ناڵێم ئاین لەبەرەوەی ئاینی پیرۆزی ئیسلام بەڕاستی ڕێگەی بەلێیان نەیەوە، بەڵام ئەوەی کە ئەیبینین لە دابوونەڕی وای کردووە تەنانەت ژنان نەک هەر توندوتیژیشیان بەرامبەر بکرێ بەڵکو قبوڵی کەن بۆ خۆیان و بۆ خەڵکانێکی تر. یعنی کچێک بچووە لای دایکی شکاتی ئەوی بکردای کە مێردەکەی لێ تەبیعی ئێمەش هەمومان ئەم توندوتیژیەمان بەرامبەر کراوە. ئەمە یەکێک بووە لە هۆکارەکان کە وای کردو ئەتوانی بڵێن دابوونەریت یەکێک بۆ لە هۆکارەکان. هۆکاری دووەم لایەنی ئابووری بووە. ژن لەبەر ئەوەی پشتی بە پیاو بەستووە بۆ لایەنی ئابووری نەیتوانیوە یعنی وای زۆر شت قبوڵ نەکات لەبەرەوەی زانیوەتی مەسەلەن هیچ سەرچاوەیەکی ئابووری نەبووە. مەسەلەن زۆر ژن هەیە ئەڵێم چمە بۆ لای کێیە مەسەلەن لەوانەیە بۆ ماڵی باوکم قبوڵم نەکەم مناڵم هەیە بۆ ماڵی براکانم قبوڵ نەکەن. ئێستا نە ژن تا ڕادەیەک سەربەخۆیەکی ئابووری هەیە وای کردووە کە ئەو توندوتیژیە قبوڵ نەکە بڵێ من ئەتوانم مەسەلەن مناڵەکانم بەخۆی کۆم ئەتوانم ژیانێکی سەر بەخۆم هەبێ. ئەمانە هەمووی هۆکارن. ئەنجا لایەنی یاسایی مەسەن ئەو یاسایانەی کە ئێستا هەیە ئەو کاتە نەبووە ڕێکخراو ئەوەی کە ئێستا هەیە ئەو کاتە نەبووە. ئەمانە هەمووی وای کردووە کە ژنان تا ڕادەیەک نەتوانن دەنگ ببڕن. ئێمە ئێستا ئەگەر ملاحەزەی توندوتیژی هەرێمی کوردستان بکەین لەگەڵ پارێزگاکانی عێراق کە زۆر جار لە دانیشتن مەسەن دانیشتن قساکەن ئەڵێ توندوتیژی لا ئێوە زۆرە ئەڵێم نەخێر لا ئێمە زۆر نییە بەڵام لا ئێوە ژنان لەبەرەوە ئێوە یاسای بەڕەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیتان نییە تاکو ئێستا ژنان ناتوانن دەنگ ببڕن. بەڵام کەیە بۆ ڕێژەی مەسەلەن خۆکوشتن سەرەکی ڕێژەیەکی زۆریان هەیە. ئەمە خۆکوشتن نیە لەوانەیە هەمووی کوشتن بێ بەڵام بە شێوازی کوشتن دایپۆشن. لەبەر ئەوە خەڵکەکە ئاستی هوشیاری کە بەرز بوو ئەو وەختە ئەگاتە ئاستێک کە بزانێ مافەکانی خۆی ئەزانێ کە ڕوبەڕووی توندوتیژی ئەبێتەوە ئەکید پەیوەندی ئەکا بەلایانی پەیوەندیدار. ئەنجا شتێکی هەیە زۆر گرنگ من ئەمە لێرە باسی بکەم. یعنی زۆر جار ئەوتری ڕێکخراوەکانی ژنان شیرازەی خێزان تێک ئەیەن نەخێر بەعکسەوە مناڵێک لە نێوان دایک و باوکێک گەورە بێ کە ڕێک نەبن بەیەکەوە دایکێک کە معدل توندوتیژی بەرامبەر بکرێ بۆ پیاویش ڕاستن دێ پیاویش هەیە توندوتیژی بەرامبەر ئەکرێ. یعنی من بەش بە حاڵی خۆم دش بە توندوتیژیم بە هەموو شێوازەکان لە بەرامبەر پیاو بێ ژن بێ مناڵ بێ چکە فعلێکی زۆر ناشرینە و نامرۆڤانەیە. لەبەر ئەوە مناڵێک لەو ژینگەیە گەورە بێ باشترەیان لەگەڵ دایکەکەی یان هەندێک لەگەڵ باوکەکەی گەر باوکەکەی مؤهل بێ ژیان بەسەر ببا و بە ئارامی بەڕێک و پێکی ئەمە باشترە لەوەک لە خێزانی گەورە بێ مناڵەکە گەورە ئەبێ بە تەکیدی لە دوا ڕۆژە ئەویش خێزانێکی توندوتیژ بنیادەنێ لەبەرەوەی بەو شێوازە پەروەردە بووە. دکتۆرە حەزەکەم باسێکی ئەوم بۆ بکەی بزانم ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان بزانم چ ڕۆڵێکی کاریگەریان هەبووە بە تایبەت لە کێشە کۆمەڵایەتیەکانەوە لە کێشە خێزانەکانە بە تایبەت بزانم ڕۆڵی ئیجابیان گێڕاوە یاخود زیاتر کە لە لای خۆمان ئەڵێن زیاتر ئاگرەکەیان خۆش کردووە ها؟ بەڵێ بە تەکیدی من لەبەرەوەی ڕێکخراوەکەم تەخەسوسی ئەوە نیە بەڵام چەندتا ڕێکخراومان هەیە کە بەڕاستی ڕۆڵێکی زۆر باشیان هەیە. دێ ڕێکخراومان هەیە کە خۆیان ئەسڵەن شاڵتەریان هەیە بۆ ژنان مەسەن ئەو ژنانەی کە توندوتیژیان بەرامبەر ئەکرێ ئەو ژنانە ئەبنە لای خۆیان ئەنجا هەوڵێن یەکەم شت تا ئەتوانن لەلایەنی لە ڕێگەی سوڵحەوە ژن و مێردەکە بەیەکەوە ڕێک بخەن مەسەلەن دانیشن لەگەڵیان توێژەری کۆمەڵایەتیان هەیە حامیان هەیە دانیشن لەگەڵ ژنەکە بەجیا لەگەڵ پیاوەکە بەجیا بیدایەت هەوڵێن بە شێوازێکی ئەتوانی بڵن کۆمەڵایەتی کێشەکە چارەسەر بکەن کە چارەسەر نەبوونجا ئەو کاتە لایەنی یاسایی ئەگرنەبەر کە ئەمە خۆی بۆ خۆی بەڕاستی کارێکی زۆر گرنگە. ئەنجا ڕێکخراوی وامان هەیە کار بۆ ئەوە کە بۆ هوشیاری کوڕ و کچ پێش زەواج
يعني پێش ئەوەی ئەمە زۆر گرنگە مەسەلەن وابزانم یەک ڕۆژە دوو ڕۆژە شتێکی ئەوەی ڕاهێنان بەژن و بە کوڕکچەکە ئەکەن بۆ ئەوەی پێش ئەوەی بشنە پرۆسەی زەواجەوە هەندێک بابەتیان بۆ باسەکەن بۆ ئەوەی بزانن کە پرۆسەی زەواج پرۆسەیەکی هەمووی هەنگوینی نییە بەڵکو کۆمەڵی کێش و گرفت ڕوبەڕووی کوڕکچەکە ئەبێتەوە دێم لایەنی ئابوووریە کۆمەڵایەتیە خێزانیە ئەبێ بزانن چۆن ڕوبەڕووی بنەوە چۆن وا بکەن کە ئەو کێشانە چارەسەر بکەن ئەمانە هەمووی زۆر گرنگن ئەجا ڕێکخراوی وامان هەیە هوشیاری یاسایی پێشکەش بە ژنانەکە مەسەن ژنێک کێشەی هەیە مشکلە هەیە بۆ مەسلەی حەزانەی مناڵە نەفەقەیە نازانم توندوتیژی بەرامبەرەکرێ هەر کێشەیەکێ بێ پەیوەندی بەو ڕێکخراوە ئەکا بەبێ بەرامبەر مثلا هاوکاری یاسایی پێشکەشی ئەو کچە ئەکەن و هاوکاری ئەکەن بۆ ئەوەی پێ ئەڵێن یعنی وشاری ئەکەن و ئەمەد هەیە و ئەوەت هەیە و مثلا پارێزگارێکش لەگەڵی ئەڕوا پارێزەرێکی لەگەڵی ئەڕوا بۆ ئەوەی مثلا کارەکانی بۆ ئاسان بکە. مثلا بەنسبەت ڕێکخراوی ئێمە ڕێکخراوەکەی ئێمە زیاتر کار بۆ ژنی سەرکردە ئەکا بەڵام بەدەر نییە لەوەی کە ئێمە هەندێک جار مەسەلەن بۆ نمونە ژنی سەرکردەش ڕوبەڕووی توندوتیژی ئەبێتەوە ئەمە خەڵک بزان بە تایبەتی توندوتیژی ئەلکترۆنی یعنی ئێمە ڕۆژانە ئەبینی مەسەن ژنێکی سەرکردە طبعا کە ئەڵێم سەرکردە شەرت نییە سەرکردەی سیاسی بێ هەر ژنێکی چالاکوان بێ مەسەلەن ڕاگەین کار بێ هەر ژنێکی ئەوە ئەتوان بڵێن وجه بێ لە سوشیال میدیا دەرکەوێ لە تەلڤیزیۆن دەرکەوێ سیرەکەن گەر کۆمنتەکان بخوێنین بەداخەوە کۆمنتی زۆر ناشرین ئەنووسن لەسەر ئەو کەسەوە ئەکەن هەوڵێن ئەو کەسە بڕوخێنن کۆمنتەکانیش بەداخەوە بۆ ژن باسی شکڵی ئەەکەم باسی قژی ئەەکەم باسی جلوبەرگی ئەەکەم باسی شێوازی قسەکردنیەکەن باسی ڕابردوو باسی هەندێک بابەت ئەەکەن کە هیچ پەیوەندی بۆ پرسەنیە کە ئەو ژنە باسیەکە کە ئەمانە هەمووی بەڕاستی زۆر گرنگن. ئێمە چەندها توێژینەوە و ڕاپرسیمان کردووە لەسەر ئەو بابەتە تا چ ڕادەیەک ژنی سەرکردە ڕوبەڕووی توندوتیژی ئەبێتەوە و چۆن هەوڵەیە بۆ ئەوەی چارەسەر بکەن حتا ساڵێک لە ساڵەکان سەرۆکی پەرلەمانمان هێنا وەکو ژنێک بۆ ئەوەی چکەیمە کۆمەڵی خۆبەخشمان هەیە بۆیان باسکە کە منیش وەکو ئێوە ڕوبەڕووی توندوتیژی یعنی مەترسن لەبەرەوەی زۆر کچ هەیە بە تایبەتی لە کاتی هەڵبژاردنە ئەترسێ خۆی کاندیدکە ئەڵێ وڵا خەڵکەکە لەوانەیە توندوتیژیم بەرامبەر بکەن لەوانەیە کۆمنتی ناشرینم لەسەر بنووسن زۆربیان گەنجن ئەزمونیان کەمە یعنی تحمل ناکەن یعنی لەبەرەوەی ئەزمونیانە ئێمە سەرۆکی پەرلەمانمە بۆ هێنان وتی من ڕۆژانە ڕوبەڕووی کۆمنتی ناشرین ئەبمەوە کوژنێک بەڵام ئەبێ ئێوە گەر بتەوێ ئامانجی ئەوە هەبێبی بەسەرکردە بێ وردە خۆت ڕابێنی و هەوڵ بی کۆمەلگاکە وردە ئەو وێنەیە کە خەڵکیانە بەرامبەر بە ژنی سەرکردە وردە بیگۆڕینەوە. هەنێک کات ئەگەر باسی بۆ نمونە خانمانی سەرکردەش نەکەین ئەگەر کەسێکی ئاساییش بێت یعنی کەسێک بێت ڕۆژانە خەریکی ژیانی خۆی بێت سوتفۆ مایکێک چوو بێتە بەردەمی لەسەر بابەتێک قسە بکە کە لەوانەیە ئێمە هەر شارەزاییمان نەبێت لەسەر کارێکی خۆی قسە بکە لەسەر شتێکی ئاسایی ڕۆژانە قسە بکە سێرەکەی ینی هێندە کۆمنتی ناشرینی بۆ ئەنووسن نەبینی وتە نەناسی وتە ئەی ناسینە ئەزانی ناوی چیە بەڵام بۆ ئێگەڕێنمەوە ینی زۆرێک لەو کەسانە نەخۆشن ینی هەر نەخۆشی دەرونیانەیە هەموو بابەتێک قساکەن لەسەر هەموو شتێک کۆمنتی ناشرین زۆر ساڵێک لە ساڵەکان لە پێشەنگەی کتێب ینی کە شوێنێکی زۆر هینە لەگەڵ گەنجێک کچێکی گەنجیان قسا کرد باسی کتێبیە کرد ئەی کتێبم کڕیوە و من ساڵانە کتێبە خوێنم و ئەوانە کچێکی زۆر چالاک و بەتوانا و زۆر قسەکانی جوان بوو یعنی هیچ شتێکی نەوت بڕوات هەبێ لە کۆمنتەکان لەوانەیە ئەتوانم بڵم لە سەدا 95 کۆمنتەکان دش بەو کچە بوو یعنی منە کچەکە ناناسم بەداخەوە بەڵام بڕوانە کەم جارێکی کە کامیرە ببینێ لە بەردەمی کامیرە بۆ سێ قسە بکە لەبەرەوەی هیچ قسەیەکی ئەڵێ نەکرد و عەکسەوە قسەیەکی زۆر جوان و ڕێک و پێک و باسی کتێبیە کرد و باسی نرخی کتێب و ئەوانەیە کرد کە چۆن کڕێتی لەبەرەوە بۆ بە باو لە لای خەڵک ناتوانانی کۆمنت اینجا مەسەلەن سەیری خەڵکەکە بەعام سەیری کۆمنتی یەکەم مەکەن کۆمنتی یەکەم باش بێ ئەوانی ژۆکۆ هەندێک سەیری ڤیدیۆکەش ناکەن سەیری ئەوە ناکەن ئەو ژنە باسی چی کردووە هەر لەسەر کۆمنتەکان ئەوان چی نووسی ئەوانی ژۆکۆوە نووسن ئێستا بابەتێکە هەندێ کەناڵەکانی ڕاگەیاندن ئەیکەن کە بەڕاستی جێگەی دەستخۆشی ئەویش فلتەرێک دائەنێن
ئەم فلتەرەوە ئەکا کە هەر کۆمنتێکی نەشیا و ناشرین بە یەکسەر ئەیکوژێننەوە بە تایبەتی بەرامبەر بە ژنان. ئەمە زۆر باشە، یعنی بە تایبەتی بۆ ئەو کچە گەنجانەی کە تازە مەسەلەن بەتەمان کار بکەن، بەتەمان بێنە پێشەوە، بەتەمان لە بەرامبەر ڕاگەاندن قسە بکەن. ئەمەوە ئەکا وردە متمانەیان بە خۆیان زیاتر بێ و ترسیان لەوە نەبێت کە کۆمنتی ناشرین. لەبەرەوە هەندی کەناڵی ڕاگەاندن ئەویان کردووە کە بەڕاستی ئەمە شتێکی زۆر باشە. زۆر باشە. بزانم دکتۆرە بەڕستان لە هەڵمەتی 16 ڕۆژەی توندوتیژی بەرەنگاربوونەوەی هەڵمەتی توندوتیژی و بەڕستان وەکو سەرۆکی ڕخراوێکی کاریگەر لە کوردستان و لە عێراقیشە ئەگەر باس بکەین، بزانم تا چەند بۆ ئەم ساڵ ئامارەکان ئەوە نەبینی بێتە دڵخۆشکردن کە توندوتیژی وردە بەرەو کەمبوونەوە ئاڕواگە لە چاو ساڵانی پارا بیبینی. بەڵێ وەڵاهی بەنسبەت ئامارەکانە ئەوەک من ئاگادار بم هینێکی خوای نییە، فەرقێکی زۆری نییە لەگەڵ ساڵانی پێش و هەر چەند هەوڵ دراوە کە بڵێ مەسەن دێشت مەسەلەن قوربانیەک دوانسیان کەمترە. ئەمە بەڕاستی ئەمە ئەو ڕا ناگەیەنێ کە توندوتیژی کەم بۆتەوە. ئەمە معنای ئەوەیە ئەبێ حکوومەت زۆر بەجددی کار لەسەر پرسی ژن بکە، گرنگی پێبا و بیکاتە ئەولەویاتی کارکردنی. یعنی ئێمە ملاحەزەمان کردووە، ئێمە وەکو ڕێکخراو بەدواداچوونمان کرد بۆ بەرنامەی هەڵبژاردننی هەموو پارتە سیاسیەکان لە هەرێمی کوردستان. چەند پارتێک نەبی تۆزی باسی ژنیان کردبوو، ئەوش بە شێوازێکی زۆر فراوان و مەتاقی، زۆربیان هەر باسی ژنیان نەکردبوو. باشە بۆ پرسی ژن لەلای ئێوە گرنگ نیە، یعنی ئەبێ ژن ببێتە ئەولەویەی کارکردنی، ئەبێ ساڵانە حکوومەت بودجەیەک تەرخانکە بۆ کێشەکانی ژن و پرسی ژن، لەبەر ئەوەی بەبێ چارەسەرکردنی ئەم کێشانە، بەبێ چارەسەرکردنی ئەم بابەتە تۆ ناتوانانی کۆمەڵگەیەکی تەندروست دەبێت، چونکە ژن ئەساسی کۆمەڵگایە، دایکە، فەرمانبەرە، لە دەرەوە کارەکە، لە ماڵەوە ئەبێتە ئەساسێک بۆ هەموو خێزانێک. لەبەر ئەوە زۆر گرنگە گرنگی حکوومەت گرنگی بە پرسی ژن بە و ڕێکخراوەکانیش ئەبێ زیاتر خۆیان هیلاکە. من نامەوێ پاساویان بۆ بهێنمە، چەندە ساڵ کار کراوە، بەڵام ئەبێ زیاتر کار بکەن و شێوازی کارکردنیان زیاتر پسپۆرانە بێ و هەوڵ بن ئەو بابەتانی کە خزمەتی کۆمەلگای هەیە تەرکیزی لەسەر بکەن، زیاتر لەوەی کە مەسەلەن تەنها هەر پرۆژەیەک بێ و چالاکیەک بێ و لە کۆڵی خۆی بکاتەوە. باش باسی ئەوەت کرد کە پێویستە حکوومەت تا چەند گرنگە کە حکوومەت وەلایەنەکان و بۆ نمونە ڕێکخراوەکانیش مەسەلەن هەماهەنگیانە بێت لە ناو یەکتریا، بە تایبەت ئەو لایەنانە یاخود ئەو ڕێکخراوانی کە بۆ پرسی ژن کار ئەکەن، تا چەند گرنگە بۆ نمونە پرۆژی هاوبەشیان هەبێ، بۆ نمونە پشتگیری یەکتری بکەن لە کارەکانە، چونکە لە هەندێک کاتە بینیومان و بیستومانە بۆ نمونە ئەگەر لایەنێک مەسەلەن لایەنێکی تری شکانوێتەوە ڕاستە ئافرەت بۆ، بەڵام لە بەروی سەر بە لایەنێکی تر بووە. تا چەند گرنگە ئێمە لەناو خۆمانە یەک بین؟ زۆر گرنگە. یەکەم شت حکوومەت ئەڵێ ئەبێ پرۆژەکانی بەبێ پرسی ڕێکخراوەکان نەکە، نەک ڕێکخراو ئەتوانێت بڵێن کە ئەمەڵێن کۆمەڵگەی مەدەنی ینی بەڕاستی زانکۆش ئەکرێتەوە. زانکۆ زۆر پەراوێز خراوە. ئێمە ساڵانە کۆمەڵێک دکتۆرا و ماستەر و نامەی دکتۆرا ئەنووسرێ لەسەر پرسی ژن و توندوتیژی هەمووی لە کتێبخانەکان فڕەدراون. ئەکرێ ئیسیفادەی لێ بکرێ، ئەمانە هەمووی دیڕاسەن ئەو توێژەرە چەندها ساڵ خەریکی بوو بۆ ئەوەی بگاتە کۆمەڵێک ئەنجام. ئەبێ حکوومەت ئەمانە بە گرنگ وەرگێ لەسەر ئەساسی ئەوە پلانی ساڵانەی خۆی دانێ. ئینجا وەکوتم ڕێکخراو پردە لە نێوان دەسەڵات و خەڵک، هەر پرۆژەیەک بکرێ بۆ خەڵک، طبعا نەک هەر پرۆژەیەک، مەسەن بۆ نمونەگەر بۆ ژنان پرۆژەیەک بۆ ژنان بکە، نابێ بەبێ پرسی ڕێکخراوەکانی ژنان بیکا، لەبەرەوەی ئێمە نزیکترین لە ژن، ئێمە ئەزانین کێشەکانی ژن چیە، ئێمە ئەزانین ژن پێویستی بە چییە. ئەمانە زۆر گرنگن کاری لەسەر بکرێ، بابەتی ئەوەی هەماهەنگێکە لە نێوان حکوومەت و ڕێکخراوەکان ئەبێ بەهێزتر بێ لەوەی کە ئێستا حالیان هەیە، کە ئەبێ بەڕاستی کاری لەسەر بکرێت. زۆر باشە. دکتۆرە من زۆر سپاس دەکەم، سپاس بۆ ئامادەبوون و سپاس بۆ تێبین و زانیاریەکانت. من پرسیارێکی ئەو تۆم نەماوە، ئەگەر خۆت قسەیکت مابێ لە کۆتاییە بتەوە باسی بکەی. سپاس دەکەم. دەستخۆشتان لێ یەکەم زۆر سپاسانەکەم، خۆشحاڵم کە لەم تەلڤیزیۆنە جوانەی ئێوەم، بەڵام من هەر تەنها ئەوەم ئەوێ کە ڕاگەیاندن ڕوڵێکی ئەرێنیان هەبێ بە نسبەت پرسی ژنەوە، هەوڵ
ببەن ئەو ناهوشیارەیە کە لە ناو کۆمەلگا هەیە چارەسەری بکەن، نەک زیاتر بەداخەوە ئێمە ئەبێنی کەناڵی ڕاگەاندن تەنها لەبەر دەستکەوتنی لایک و کۆمنت هەندێک پرس ئەخاتە پێشەوە بە نسبەت ژنەوە تەنها بۆی خەڵکەکە کۆمنتی ناشرین بنووسن یا لایکێک یا شتێکیان دەستکەوی کە ئەمە بەڕاستی ئەتوانین بڵێم ڕۆیەکی ناشرینی ڕاگەاندنە بێ کار لەسەر ئەو بکە چارەسەری بکە ڕۆڵە جوانەکەی ببینێ کە ئەویش و شارکردنی خەڵکە و چارەسەرکردنی کێشەکانی کۆمەلگایە. زۆر ڕاستە دەستخۆش دووبارە سوپاس بۆ ئامادەبوونت، زۆر سوپاس بۆ دوکتۆرە بەسما حەبیب کابەڕێزیان سەرۆکی ئەکادیمیای ژنان بوون بۆ سەرکردایەتی لە عێراق. ئەمڕۆ قسە و باسمان کرد لەسەر ڕۆڵ و کاریگەری ڕێکخراوەکانی تایبەت بە ژنان و ئافرەتان لە کەمکردنەوەی ڕێژەی توندوتیژی. زۆر سوپاس بۆ بینەربوونتان، هیوادارم هەمووتان ماڵێکی ئاوەدان و خێزانێکی پڕێز و خۆشەویستیتان هەبێت. تا پرۆگرامێکی ترە شاد بن، خواتان لەگەڵ بێت.